بەڵە بەرزان هەر لەبارەی زیادبوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن و هەروەها بەکردنی یانە شەوانە لە نێو بەشێک لە یەکە نیشتە جێبوونەکاندا من گفتگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز ڕەباز یوسف چالاکوانی مەدەنی و پارێزە ڕاستەخۆ لەگەڵماندا سوپاس پامەدەبوونیەوە لە پانۆرامای هاوڵەکانی ناوچیدا کاکە ڕەباز دەبێت سەرەتا لەوە دەست پێ بکەین کە سەرنج و بۆچوونی ئێوە چییە لەبارەی ئەو ڕووداوانەی کە ڕوودەدان بە تایبەت خۆکوشتن و کوشتن و هەروەها کردنەوەی یانەی شەوانە لە نێو یەکەکانی نیشتە جێبووندا. زۆر سپاس تەفگەرخان سڵاو ڕێزمێ بۆ جەنابت و بۆ بینەرانی NRT تەوان من بۆ ڕاستکردنەوە من تەنها وەکو چالاگوم کاری پارێزەرایەتی ناکەم ڕاستە یاسا ناسم بەڵام وەکو چالاگوانێک لێرە قسە ئەەکەم و سەبارەت بەوە بڕاستی من خۆم حازر کرد بوو کە لەسەر دۆخی زیندانیان و ئالێت و میکانزمەکانی ئیدارەدانی ئەوە کەوی من تێگەیشتم و خۆم بۆم بێگومان باس لەو بابەتەش دەکەین بەڵام ئەوەی کە لە ئێستادا ئەولەویەتی هەیە دیاردەی خۆکوشتن و کوشتن و هەروەها بە دیاردەی بوونی یانی شەوانە هەبوون یانی شەوان لە نێو یەکەکانی نیشتە جێبووندا لە هەرێمی کوردستان دواتریش باس لە دۆخی زیندانیانش دەکەین. بەڵێ طبعاً ڕوون و ئاشکرایە کە یەکێک لە نیشانەکانی کۆمەلگا ئەوەیە کە هەمیشە لە گۆڕاندایە بەڕاستی هەندێک جار کۆی ئەو گۆڕانکاریانەیە کە لە کۆمەلگادا ڕوودەدەن کاریگەری سلبی هەیە لەسەر کۆمەلگا و هەندێک جاریش کاریگەری ئیجابی هەیە شار کە فراوان دەبێ بە بێگومان با بڵێن شوێنی نیشتە جێبوونی مۆدێرن دروست دەبێ و زیادبوونی ئەو با بڵێن یانە شەوانە لە ئینی نیشتە جێبوون و تەنانەت لە زۆر ئینی سەرچیش مەسەرە شەقامی سەرچیش یعنی من زانیومە بەڕاستی کە یانەی شەوانە بۆ نمونە ئەوانە کە زۆرترین کێشەی تێدا ڕوودەدا ڕووداوەکانی کوشتن لەوێن چونکە زۆربیان بەداخەوە دوای ئەوەی کە با بڵێن مەی بەکاردێنن دوای مەستبوون و کێشە و گرفت دروست دەبێ و هەندێک جار دەگاتە حاڵەتی کوشتنیش و من تەسەوەڕ دەکەم ئەمانە نەبوو بە دیاردەیەکی زۆر زەق بەڵام حاڵەتەکان زۆر بوون لە هەولێری شوایە لە ماڵ ڕابردوودا طبعاً ئێمە بینیمان باشکەواتەوە کاری زۆربوونی و حاڵەتانە بۆچی دەگەڕێتەوە جگە لەوەی کە فراوانبوونی شارەکان و هەروەها تێڕژانی ژمارێکی زۆر لە هاوڵاتی بیانی و هەروە هاوڵاتیانی دیکەی سنووری شارەکان بۆ ناو شارەکان زیاتر هۆکارێکی بۆچی دەگەڕێتەوە کە حاڵەتەکان ڕویان لە زیادبوونە ینی شەوانەکان زۆرن و لەگەڵەوەدا لە ئێستادا بەشێک لە یەکەکانی نیشتە جێبوون شوێنی تایبەت دروست کراوە تێدا بۆ یانی شەوانە و هەروەها لە هەندێک ناوچەدا تەنانەت ماڵەکانیش بەکاردەهێن بۆ بابەتە. ئەزانی تەفگەرخان هۆکارەکان زۆرن بەڕاستی ئەگەر من سەرەکیترین هۆکار باز بکەم ئەوەیە کە بەڕاستی بەداخەوە یعنی لەم وڵاتە ئێمە کۆمەڵک کێشە و گەنجانی ئەم وڵاتە کۆمەڵک کێشە و گرفتیان هەیە ڕەنگە بەشێک لەوە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆمەڵێک مەسەلەن گەنجێک کە بۆ نمونە زانکۆ تەواو دەکات دانامەزرێ موچەیەکی نییە هەلیکار وەکو پێویست نەڕەخساوە ناتوانێ بەو ئالێت و میکانزمە یاسایی و شەرعیانەی کە هەیە پرۆسەی هاوسەرگیری پێک بێنێ بێگومان ینی پەنا دەبا بۆ ئەوە بەشێکی بەڵام ناشی شارمەوە بەشێکی ئەم شوێنە نیشتە جێبوونانە هی کوڕە بەرپرسەکانن هی کوڕە دەستڕۆشتوەکانن هی ئەوانن کە لەسەر حیسابی خەڵکی بەشمەینەتی هەولێر بوونەتە ملیۆنێر و شەوە سوورەکانیان لەوێدا بەسەر دەبن و زۆربەی ئەوانەش کێشە دروست دەکەن بەڕاستی ینی من نەمبینیوە زۆرینەی ئەوانەی کە ڕووداوەکانی کوشتن و تەقەکردەوە هەموو ئەوانەی کە ڕوودەدا بەشێکی هی کوڕە بەرپرسەکانن و ئەوە وازەحە بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵی شەئینسان دەبێت بە وجدانەوە قسە بکە لە ماوەی ڕابردوو پارێزگاری هەولێر سەرپەرشتی داخستنی کۆمەڵێک یانە و قومارخانەی کرد ئەتوانم بڵێم 5-6 مانگ لەمەوبەر لە هەولێر ئەوە دەنگدانەوەیەکی زۆری داوە یعنی بە میلیکردنی ناڕەزاییەکان بوو دژی ئەو یانانە چونکە خەڵکی هەولێر و شاری هەولێر و هەموو کوردستان بە تایبەتی هەولێر بەڕاستی نامۆیە بەو دیاردانە نامۆیە بەو حاڵەتانە یعنی ئێمە لە دێر زەمانەوە دەبینین کە خەڵکی کوردستان احتیفازی بە شوناسی نەتەوەیی و ئاینی خۆیەوە کردووە بمانەوێ یانەما یعنی بمانەوێ یان نەمانەوێ من پیاوێکم لە کۆمەڵگەی مەدەنی ئیش دەکەم بەڵام بمانەوێ نەمانەوێ ئەمڕۆ کۆمەڵگەی ئێمە ١٩
هەفت بۆ هەشتی مسلمانە و پەیوەستە بەو بنەڕەتیانەی کە ئاینی ئیسلام داڕشتووە باشکەواتە کاک ڕەباس ئەمانەی کە دەیڵێت ئەمانەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا یەک ناگرێتەوە هەم لەگەڵ کللتور و تەقالیدی کوردیدا هەم لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامدا بۆ پێیکە ملەتی کوردیش ملەتێکی مسلمانەوە بەستێ بەیانی پیرۆزی ئیسلامەوە بەڵام چی وای کردووە بەڕێزیشت باس لەوە کرد کە بەشێک لەو یان شەوانانەی کە هەیە لەو شوێنانەی کە هەیە تایبەتن بە کوڕانی بەرپرسە باڵاکانی حزب دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان کەواتە ئەرکێکی ڕێگری لەمانە بکات بۆ ئەمانە لە پشتی زیادبوونی یانە شەوانەکان و قومارخانەکان و ئەو شوێنانن کە کاری لەش فرۆشیشی تێدا دەکرێت. زانی تەفگەر خان بەڕاستی من ئەوەی زانیاریە گوێم لێ بووە ینی بەڕاستی من بۆ خۆم لە هەولێر لەدایک بووم بەس بەخوا من ئەو شوێنانم نبینیوە بەڵام ئەوەی کە باز دەکرێ دەڵێن کە ئەوە زۆربەیان خەڵکی دەرەوەی هەولێرن دێن خەرکی دەرەوەی کوردستانیشن دێن یعنی لەگەڵ ڕێزم کورد نین بەشێکی لە ئێرانەوە هاتوون کە بەپێی ئەو زانیاریانی کە من هەمە بەشێکی باشکاتە کێ ڕێگەیان پێدەدا کاک ڕێباس کێ ڕێگەیان پێدەدا دێمە سەر ئەوە جاگەر فرسەتم دەی دێمە سەر ئەوەش بەشێکی ئەوانەیە کە لەو یانە شەوانانە کار دەکەن بەشی زۆریان بەڕاستی بەپێی ئەو زانیاریانەی من هەمە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانن لە نەتەوەی ترن با ناوی هیچ ئینێک نەتەوەیکی تر نێنین بەڵام بەشی زۆریان وازەحە خەڵکی هەرێمی کوردستان نین لە ئێرانەوە هاتوون لە تورکیاوە هاتوون لە لوبنانەوە هاتوون چۆن هاتوون بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولیەتێکی گەورەی لەسەرشانە بۆ پاراستنی گەنجولاوانمان ئێمە دەبی تەفگەر خان هەلی کار زیاد بکەین ئێمە دەبێ کۆمەلگەی مەدەنی ئەرچەتی ئەعلام ئەرچەتی مامۆستایانی ئاینی ئەرچەتی هانی گەنجان بدەن بەڕاستی بۆ ئەوەی پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بدەن و لەگەڵ ئەوەشدا شتێکی تر هەیە پێی دەگوترێ ینی پرۆسەی نەتەوەسازی یعنی تۆ تێبینی بکە ئێستا ڕێژەی خێزان لە هەرێمی کوردستان زۆر بچووک بۆتەوە مەسلەی هاوسەرگیری مەسلەی ئەو کوڕانەی کە بەتەمەن و تا ئێستا زەواجیان نەکردووە مەسلەی ئەو کچانەی کە بەتەمەن و تا ئێستا زەواجیان نەکردووە ڕێژێکی زۆرە بەڕاستی یعنی کابرا دەڵێ کاکە من ناتوانم خۆم بخەمە ژێر بەرپرسیارەتی بەخێوکردنی ماڵ و منداڵ و کرێچەتی و نەبوونی موچە و قەلەقی و یعنی تو حیاتت زامن نەبێ قورسە ئەمانە حیاتی زەوجی قورسە مەسئولیەتە بەڕاستی بۆیە من تەسەوڕ دەکەم ئەگە ئێمە هەلی کار بڕەخسێنین ئەگەر ئێمە گەنجانی زانکۆ پەیمانگاکان دابمەزرێنین بەشێکیان و هەلی کار بڕەخسێنین من تەسەوڕ دەکەم کۆمەلگەی مەدەنی ئیشی خۆی بکە عملیەی تەسقیف و تەوعیە بەردەوام ببێ و بەو کاتە بە ئاسانی پرۆسەی هاوسەرگیری دەکرێت بەڕاستی گەنجی کورد من تەسەوڕ دەکەم پەنا ناباتە بەر ئەوە هیچ بەشێک لە کوڕە بەرپرسەکان بەڕاستی خویان پێوە مدمین بوون بەوەوە ئەوە هیچ یعنی ئەوە وازەحە بەشێکی زۆر کە من بەڵام ناشکرێ بەڕاستی دەستخۆشی لە ئەو هەڵمەتانە نەکرێت کە دژی ئەو قومارخانانە کرا من بە وجدانەوە قسە دەکەم بەشێکی زۆریان داخران لە هەولێر پارێزگای هەولێر هەڵمەتێکی کرد باوەڕ بکە من متابعی ئەوەم دەکرد دەنگدانەوەیکی زۆری هەبوو لە هەولێر ئەوەی کە نەیاری پارێزگای هەولێر بوو ئەوەی کە دژی حزبەکەی پارێزگای هەولێریش بوو پارێزگاری هەولێریش بوو دەستخۆشی لەوە دەکرد کە یعنی بەڕاستی ئەو قومارخانانە بەشێکیان داخران ئەوانە زۆر بەشێکیان داخران لەبەرەوە ئەوە ناڕزایەتێکی ملی لەسەر دروست بوو و هەموو لایەک دەستخۆشی لەوە کرد چونکە ئەمە دەبێتە هۆکارێک بۆ ڕێگرتن یعنی هەزاران خەڵک ماڵی وێران بووە تەفگەر خان عائیدە هەبووە مەسەلەن خێزان هەڵوەشاوەتەوە چەندین کەس دەستگیر کراوە دۆخی بەندیخانەکان خراپە و من لە نزیکەوە ئاگاداری ئەوەم بەڕاستی یعنی ئەوانە هەمووی بوونەتە هۆکارێک بۆ لێک هەڵوەشانەوەی خێزان کابرا تووشی هەڵەیەک دەبێ دەستگیر دەکرێت دەیخەنە بەندیخانە بە حساب چاکساز دەبێت بەڵام لەوێ کابرا احتاجە بە سابوونێک وەڵاهی احتاجە بە زۆر شت من لە نزیکەوە ینی وردەکاریم کۆ کردوتەوە لەسەرەوە بنەماکانی مافی مرۆڤ زۆر باشە کەواتە باسێک لە ڕەوشی زیندانیەکان کەین لە گرتوخانەکاندا ڕەوشی زیندانیان لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا چۆنە و ئەو زانیارانی کە بەڕێزت دەستت کەوتووە چۆنە دۆخیان بەڕاستی لە ئاسی پێویست نییە تەفگەر خان یعنی بەداخەوە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان نەیتوانیوە بە تەواوی سربەخۆ بێت تەدەخولات هەیە یعنی من خۆم شتم بەسەر هاتووە بەڕاستی یعنی تەدەخولات هەبووە یعنی بە حقیقەت یعنی ئینسان کە هەتا تووشی شتێک نەبێت لەم وڵاتە نازانێت تەدەخولاتەکان تەنانەت هەندێک جار
باوەڕکە یعنی تەدەخلاتی شخصی هەیە یعنی خەڵک هەیە دەستگیر کراوە بە 6 مانگ لێی ناپرسرێتەوە یعنی کاکە ئەو پیاوە خێزانی هەیە بیر لەوە ناکرێتەوە ئەو یاسای لێبوردنی گشتی 5 ساڵ جارێک دەردەسێت تا ئەم ساڵ پەرلەمان ئەو هەموو هاتوو هاوارەی حیزبەکان هەیە لەسەر درێژکردنەوەی پەرلەمان و لەسەر کۆمەڵێکشت کاکە وەرن دۆخی زیندانەکان چاکەن 5 ساڵ جارێک دەبێت لێبوردنی گشتی دەربچێت لێبوردنی گشتی دەرنەچووە خەڵک هەیە لەسەر دزینی مریشکێک مەسەلەن زیندانی کراوە خەڵک هەیە لەسەر بردننی مانتۆڕێک گەنجێک بەڕاستی دەستگیر کراوە ئەوە حەقە حکوومەتی هەرێمی کوردستان دادگاکان کۆمەڵناسان ئێمە وەکو ڕێکخراوەکان لەوە بکۆڵینەوە ئەو گەنجانە قوربانین لە زیندانەکان بەشێکیان منەوە ناڵێن بەڕاستی کۆمەڵێک خەڵک هەیە من لەگەڵەوەم یاسا فەلسفەی بوونی یاسا لە کۆمەلگادا بۆ ڕێکخستنی ژیانی کۆمەلگایە ئەبێ سزا و پاداش هەبێ بەڵام ناکرێ ڕەش و سپی بەیەکەوە بەڕاستی حکم بدرێ و ئەوە خەلەلە من پێم وایە دادگاکان دەبێت سربەخۆتر بن لە ئەدای جێبەجێکردنی ئەداءەکانیان یعنی من هاوڕێی نزیکم هەیە بەڕاستی ئێستا بند کراوە مەسەلەن کۆمەڵێک معاناتیەوە بە دەست مەرکەزەکان بە تەدەخلاتی مەسەن ئەفسەرێک لە مەرکەزێک ئەتوانێت کەیز بگۆڕێ بتوانێت زۆر شت هەیە بەڕاستی ینی وردەکاریی زەم پێم وایە تەسەوڕ دەکەم ئەمە بەرنامەیەکی تایبەتی دەی بۆ وردەکاری قسەی لەسەر بکەین لەبەرەوە من پێم وایە مەبەستان لە گۆڕانکاری لە کەیسەکاندا چییە لەلایەن کێوە دەکرێت و ئامانج لە گۆڕانکاری لە کەیسەکاندا بۆ ئەزانی تەفگەر خان و هاوڵاتێکی یاسایی دەتوانێت دەستێوەردام بکات لە کەیسەکاندا لە دادگایە من پێم وایە ئاستی کێشەکان ئەمڕۆ ئەو کێشانەی کە دروست دەبن من وتم بەشێک لەوانەیە کە لە زیندانەکانن قوربانین بۆ خۆیان قوربانی گەنجێک کە پەنا دەباتە بەربردنی مانتۆڕێک ئەمە بارودۆخێک وای لێ کردووە تەفگەر خان من کۆمەڵناس نیم بەڵام بەڕاستی ینی سەیرەکەی ئەگەر بە وردی لی بکۆڵیەوە خۆی بۆ خۆی خودی ئەم گەنجە قوربانیە گەنجێک پەنای بردۆتە بەر بردننی 4-5 وەرەقە دۆلار لە وەستاکەی یا بردننی مۆبایلەکەی من بەڕاستی پێمە بارودۆخێک وای لێ کردووە گەنجێک ئەگەر هەلی کاری بۆ بڕەخسێ گەنجێک ئەگەر با بڵێن هەز بە ئیستقراری اقتصادی بکە هەز بە ئیستقراری دەرونی بکە پەنانە بۆ دزین پەنانە لەبەرەوە ئەوە بەڕاستی پێویستی بە معالەجەکردن هەیە ئێمە دەبێت وەکو وتم بە عملیەی تەوعیە بە تەسقیف بە ڕەخساندنی هەلی کار ئێمە ئەو کۆمەلگایە بەڕاستی بگەڕێنینەوە سەرڕێڕەوی خۆی و من تەسەوڕ دەکەم بەڕاستی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لەو کارانەی دەکرێت من دڵنیام جەنابی سەرۆکی حکوومەت ئاگادار نییە و ئاگادار بێ بەڕاستی لیان قبول ناکە لە کۆمەڵێک بەرپرسی هەولێر کە بە ئارزوی خۆیان هەندێک کەیس تەلاعوب پێ دەکەن سیراعەت دەکەن لەسەر مەناسب ئێستا سیراع هەیە لەسەر مەناسب لە هەندێک شوێن لە کاتێکدا کە بەڕێستان بێ حەچیمانە بڕیار دەدا ئاگداری ئەم دۆخە هەن بەڵام لە کاتێکدا بەڕێزت باس لۆ دەکەی کە تا سەرۆکی حکوومەت و هەندێک لە بەرپرسەکان ئاگداری ئەم دۆخەنی کاکرەباس من جێم لە دەنجی بەڕێستان نەبوو سوپاس دەکەم ئەگەر پرسیارەکە دووبارەکەی مەبەستی منەوە بوو بەڕێزت چالاکوانێکی بواری مەدەنیت و یاسا ناسێکیشیت بەڕێستان ئاگداری ئەو دۆخەن کە دەگوزارێت کەواتە چۆن بەرپرسانی حکومی ئاگداری ئەو دۆخەنی ئەزانی تەفگەر خان بەرپرسانی حکومی من باسی لووتکەی دەسەڵاتم کرد کاتە سەرۆکی حکومەت چۆن ئاگدار نییە لە کاتێکدا هاوڵاتیی یاسایی ئاگدار بێ بەڕێزت چالاکوانێکی مەدەنیت ئاگدار بی سەرۆکی حکومەت چۆن ئاگدار نییە ئەزانی ئەمە تەفگەر خان من نامێ ببم بە مەحامی حکوومەت بەس من زۆر دڵنیام ئەمە نەموزامەلێ نەموبالەغەیە زۆر دڵنیام هەندێک کەیس هەیە بەتابەت لە شاری هەولێر جەنابی سەرۆکی حکوومەت بیزانێ ئاگادار بێ یعنی زۆر حەچیمانە بڕیاری لەسەردادا هەندێک بەرپرس هەن لە هەولێر ڕەشەکەن بە سپیسپیەکەن بە ڕەش وەوە وازەحە و ئێمە بەڕاستی دەنگمان هەڵبڕیوە تەفگەر خان یعنی وە نەبێ دەنگمان هەڵنەبڕی بێ و من باوەڕکە زۆر زار بەو تەلەفۆنە شخصی خۆم بە 20 دقە بە چارێک لەگەڵ لووتکەی دەسەڵات لە هەولێر مناقەشەی ئەومان کردووە کە کاکە کێشە و گرفت هەیە من چەندین جار ینی من زۆربەی بەرپرسانی هەولێر لە نزیکەوە ئەناسم
بەڕاستی مناقەشەی ئەوەمان کردووە کاکە ئەم دۆخی هەولێر دەبێت چا بکرێ هەموو کوردستان بەڵام بەتایبەتی من باسی هەولێرەکەم کە پایتەختە لەبەرەوە کۆمەڵک کێشە و گرفت هەیە یەکێک لە ڕووداوەکانی کوشتن ئێستا کە کەس ئەعلامیش کەم باسی دەکا بەڕاستی من پێم وایە سێم هۆکاری مردن خراپی سیستەمی هاتوچۆیە مەسەلەن ڕێگاوبانەکانمان مەسلەی زۆربوونی نەخۆشی شێرپەنجە یعنی ئەوانە یەکێکن لە هۆکارە سەرچەکانی مردن ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون ئێمە بەمامان هەمووی معالەجەکەین ینی کۆمەڵێک حەدەسە وابەستەیە بەیەکەوە کۆمەڵێک حەڵقەی وەصلە بەیەکەوە ئەمە بێ هەموو چارەسەر بکرێ بەڕاستی بۆیە یعنی ناشکرێ من باوەڕم بەوەیە تەفگەرخان ینی سیستەمی سزا و پاداشت هەبێ بەرپرسێک بۆ نمونە لە هەولێر ینی لە هەموو کوردستان هەڵەیەک دەکا ئەبێ لا بدرێ بەڕاستی باوەڕم بە سیستەمی سزا و پاداشتەیە ئەبێ ئەم سیستەمە پەیڕەو بکرێ لە کوردستان بەداخەوە ئەم سیستەمە تا ئێستا لە کوردستان بە کارایی پەیڕەو ناکرێ ئەبێ دادگاکان زۆر بەسەر بەخۆی ئیش بکەن نابێت تەدەخول بکەن لە کەیسی ئەلف یابا نابێت تەدەخول بکەن لەوە ڕێگری زۆر دەکرێ ئەو شتانە هەیە بەڕاستی ئەم وردەکاریانە ئەبێ دەسەڵاتی دادوەری بە تەواوی سربەخۆ بێ دەبێت هەموو دام و دەستگاکان بەپێی ئەو یاسا کارپێکراوانەیە هەن لە هەرێمی کوردستان کار بکەن بۆی هەمومان دوزار ببین بە خاوەنی کۆمەڵگەیەکی تەندروست. بەڕێز ڕەباس یوسف چالاکوانی واری مەدەنی و هەروەها یاساناس ڕاستەخۆ لەگەڵماندا و سپاس بۆ ئامادەبوونی و لە پانۆرامی هەواڵەکانی ئەنارتیدا.